تۆپ 5 هەوڵە سەرنەگرتووەکانی سەرکەوتووەکان بە زۆری ئێمە تەنها ڕووی سەرکەوتنی کەسە سەرکەوتووەکان دەبینین ئەو ڕێگا سەخت و دژوارانی کە ئەوان بڕوویانە لەبەر چاوان نییە مامۆستای ئەنیشتاین دەیگوت ئەو زۆر بەتی ئەبە زەحمەت تێدەگا تۆماس ئەدیسۆنی داهێنەری گلۆب هەزار جار محاوەلەی کرد تاوەکو توانی لە کۆتاییەکەیدا زەبتی بکات جوان کەی ڕۆلینگ نووسری پەرتوچی هاری پۆتەر زۆر دەستگای چاپڕەتیان کردەوە کتابەکەی بڵاو بکەنەوە لە دوای نووسینی یەک ساڵی ئەم پەرتوکە یەک دەستگای بڵاوکردنەوە ڕەزامەندی نیشاندا لەسەر بڵاوکردنەوەی پەرتوکەکە بەمەرجێ ناوی تەواوی خۆی نەنووسێ ناوی خۆی بەڕەمز بنووسێ چونکە لایەن وابوو خەڵکی کتابی منداڵان ناخوێنێتەوە کەوە ئافرەتێک نووسەرەکەی بێت ئێستاش جوانخان بۆتە 1 ملیارد لێری نووسەر کۆمپانیای سۆنی ئاکیو مەریتا وە شەریکەکەی ماسارۆ ئایۆبۆکا شەریکەی سۆنی لە ساڵی 1945 دەستی بەکار کرد بە داهێنانی جیازێک بۆ برژاندنی گەنمەشامی بەڵام لە جیاتی برژاندن دەیسووتان بۆیە کەس نەیکرد ئێستا شەریکەی سۆنی یەکێکە لە بەناوبانگترین شەریکەکانی جیهان قانزازی ساڵانەی 75 میلیارد دۆلارە واڵت دیزنی دەستی بەکار کرد وەکو وێنەکێشی کاریکاتەری لە ڕۆژنامەیەک دوای ماوەیەکی کەم ئەم ڕۆژنامەیە دەری کرد چونکە ئەویان هەز کردکەوە داهێنەر نیە و شتی نوێی پێ نییە بۆیە بڕیای دامەزراندنی کۆمپانیای تایبەت بە دروستکردنی ئەفلام کارتۆنیدا ڕۆیشتە بانقەکان بۆ وەرگرتنی قەرز بۆ دامەزراندنی شەریکە هەر هەموو بانقەکان ڕەفزیاندا چونکە پێیان وا و بیرۆکەکەی نامەعقولە قانزازی ئێستای شەریکەی واڵت دیزنی ساڵانە زیاترە لە 45 میلیارد دۆلار ئۆپرا وینفری بەناوبانگترین بێژەری تەلەڤیزیۆنی لە هەموو جیهاندا پێشتر ئەم بێژەرە بەناوبانگە لە کەناڵێک کاری دەکرد بە ناوی بێڵتیمۆر بەڵام ئیدارەی ئەم کەناڵە ڕەتیان کردەوە کەوا بێتە سەر شاشە لەبەر ئەوەی ئەسمەر و ڕەشە هەروەها لەبەر ئەوەی کەوا منداڵیشە لەوانەیە تووشی شکانەوە بێ ئێستاش بۆتە ئیمپراتۆرێکی سربەخۆ و مەزندەی سەروەتەکەی بە 3 میلیارد دۆلار دەکرێت وێنەچێش ڤانکۆخ تا ئەوکو خۆی لە ژیانداما بوو تەنها خەریک بوو یەک وێنە بفرۆشێ ئەویش پاشمانجێک لە مردنی فرۆشرا تەواوی وێنەکانی پاشمردنی ئەو قوربەسەرە ناوبانجیان پەیدا کرد ئێستاش نرخەکانیان بە تەواوەتی بەرز بۆتەوە 6 بۆ 90 میلیۆن دۆلار نرخی تەنها یەک وێنەیە کاتێکەوە ڕۆژنامەنووسێک پرسیاری لە تۆماس ئەدیسۆن کرد ئایا هەستی چۆن بووە کەوا 1000 جار فەشەلی هێناوە لە داهێنانی گلۆبدا گوتی هەی بابەکەی خۆ من فەشەلم نەهێناوە بەڵام داهێنانی گلۆب 1000 هەنگاوی ویست